ئازیزان دووبارە سڵاوتان لەوێت کورسات مەگەزین بەردەوامە جا ئێمە تایبەت بە جژن پێمانوتن کە میوانی تایبەتمانە بێت و بۆ ئەم تەوەڕەشیان دووبارە میوانی تایبەتمان لە کورسات مەگەزینەوە بۆ ئامادەکردن و میوانەکانی ئەمڕۆمان بەرهەمێکی تایبەت کە تایبەتە بە جژنی نەورۆز و بە جژنی نەورۆز بەگشتی نوێیان کردێتەوە بەرهەمە جوانە میوانەکانی ئەمڕۆشم کە لەگەڵمانابن مامۆستا کاروانی باڵەبان هەروەها کاک بەرزان شاکار کە هاوکاری خۆمانە لە کورسات بەڕاستی زۆر چالەکە هەمکاری دەرهێنان هەمکاری وێنەگرتن جا لە نێو کورسات لە دەرەوەی کورسات هەمیشە بەردەوامە لە کارەکانی خۆی و زۆربەی جا لە نێو هەواڵەکانە ناوی ئەبینینەوە و بە تایبەتریش ئەو کارانەی کە پەیوەندی بە سروشتەوە هەیە کاک بەرزانی تایە بێگومان جا پێش ئەوەی گفتوگۆ بکەین لەسەر بەرهەمەکان و پیرۆزبایی جژنیشتان جژنتان پیرۆز بێت جژنی ڕەمەزان و جژنی نەورۆزیشتان پیرۆز بێت و زۆر سپاس کە بە جلوبەرگی کوردەواریەوە هاتون بۆ نێو بەرنامەی کورسات مەگەزین کاکاروان جژن لە هەموو لایە پیرۆز بێ سپاس بۆم چاو پێکەوتنە ومێدەوارم هەموو لایە ساغ و سەلامەت و کامەران بێت ومێدەوارم ڕۆژانی داهات و خەندۆ خۆشی لەسەر لێی خەڵک بێت ئینشاءڵڵا دەستخۆشمە وساکاروان جژنی ئێوەش پیرۆز بێت و جژنی سەرجە موسڵمانانی کوردستان و کوردستان بە تایبەتی و سەرچەم کارمەندانی کورسات پیرۆز بێ هیوادارم هەموو ڕۆژێکە هەر جژن بێت کەواتە پێش ئەوەی قسە بکەین لەسەر بەرهەمەکە با بچین لەگەڵ بینەران بینەری بەرهەمەکە بین و دواتر بەردەوامە بین. کاروان کاک بەرزان دەستان خۆش بێت بەرهەمێکی زۆر جوان و کوردەواریتان نوێ کردوتەوە و دووبارە خستانەتەوە بەرگوێی گوێگران کە ئەویش بەرهەمەی نەورۆزە جا حەزەکەم مامۆستا کاروان لە تۆ دەست پێ بکەم و پێم بڵێ هۆکاری هەڵبژاردننی ئەم بەرهەمە چی بوو چۆم و بڕیارتانە کە ئەم بەرهەمە بۆ جژنی نەورۆزی ئەمساڵ هەڵببژێرن و وەنوی بکەنەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم وەڵای خۆی تقریبان ساڵێک ئەبێ من 11 پارچە مۆسیقام ئامادە کردو بوو لە ضمنی ئەو 11 پارچە مۆسیقایە سێ بەرهەمی کرمانجی تیا بوو یەکێک لەم بەرهەمانە ئەم نەورۆزەیە کە ئێستا پێشکەشتان کرد وامان بە باشدانی کە ئەم نەورۆزە بۆ ئەم نەورۆزەی ئێستا فریا بخەین و لەگەڵ کاک بەرزانە تەنسیقمان کرد کە تەسویری و وێنەگرتنێکی جوانی بۆ بکەین و بۆی فریا بکەوێت بۆ کەناڵی کورسات بەرهەمەکانی تریش ئینشاءڵڵا لە ئایندەیە وێنەیە گیرێت و یا لەگەڵ سلایدا بەکارێت. دەستە خۆش مامۆستا کاروان کاک بەرزان هەڵبژاردننی لۆکیشن بۆ ئەم بەرهەمە چۆن بۆ بڕیارەکە ئەو لۆکیشنە هەڵببژێریت و چکە بەرەزت هەم دەرهێنەر بووین و لە هەمان کاتی شاکاری وێنەگرتن هەر خۆت کردوتە پێم بڵە شێوازی هەڵبژاردننی لۆکیشنەکان بۆ تۆ چۆنەوەی کە ئیبینی زیاتر حەز بە هەڵبژاردننی سروشتێکی بزانم ئەوە شەر بۆ واگەرێتەوە کە حەزت بە سروشتی کوردستان هەیە. بەدڵنیایی من زۆر حەزم لە ئیشی سروشتە بە گشتی بەڕێزیش داگەداری
سرشتی کوردستان بە تایبەتەم وەرزی زستانە بەتەواوی ناوچەکانی کوردستان گەڕام لە پێنجێنەوە هەتا ڕانیە و ئیتر کاتی بەفربارینەکە من لە ژوورۆ نەبوومە لەبەر بەفرا بووم شوێنەکان بەگشتی گەڕاوم گۆرانێکە خۆی هەستمە کرد گۆرانێکی سروشتی کوردەواریە کوردەواری و فۆلکلۆریش بە حکمیەوە ئێستا لادەکانمان هەمووی بۆ بە کۆنکرێت ماڵەکان هیچ خانوویەکی گڵ نەماوە بتوانی لە لادەیەکە بیکەی تۆزە کللتوری پێوە دیار بێت ناچاری بەڵام ئەوەی ئێستا لە بری ئەوە شوێنیەگرێتەوە سروشتەکەمانە سروشتێکی زۆر جوانمان هەیە ئەتوانی هەر بابەتێک لەو گۆرانیە کوردیانە یاخود کە مۆرکی کوردیان پێوەیە لە هەر سروشتێکی کوردستانە بیکەی بۆ خۆی شتێکی زۆر جوان دەرەچێت بێگومان کاک بەرزان جا لە کۆتایەکە شوێی کوردستانتان هەڵبژارد ئەم کلیپە لە قەرەداخ کردمان بەڵام زۆر بە پەلەش کردمان لە دوو ڕۆژە ڕاستە ئیشەکەمان کرد سۆڵک لەبەرەوەی وتیان بارانە بەرێت تا نەورۆز مەجای تیان نامێنێت ئیشەکەش لە دەرەوەی پێویست بوو ئەگەر لەو دوو ڕۆژە تاوم نەکردایە عنی باران نەهێشت کاتێکی وامان بۆ نامایە و دەست پێ بکەین هەرچەنە ئەم ڕۆژ پێم وا بێ بارانی هەرتایە بەردەوام وتم نەوە گەو کاتان مێنە باز و تەواوی کەم بۆ نەورۆز فریا بکە ئەگینا ئیشەکەمان ناکرا دەستان خۆش بە کاک بەرزان بەرهەمێکی زۆر زۆر جوانە مامۆستا کاروان تۆ بە 3 ئامێر لەنێو بەرهەمەکەیە بەشداری ئەوەی کە ئێمە لە ئەوەنەی بەرهەمەکە بینیمە من 3 ئامێرم ژمارد یعنی 6 دانەیە کۆتایی هەموو بەرهەمەکە کەواتە ئەو 6 ئامێرە چۆن بوو تۆ ئەو 6 ئامێرە و هەڵبژارد وەڵای من هەر خۆم لەوەتی ئەگە بیری بێ پاریژ ئەوەی عتا شاوشین خوا لێ خۆش بێ ئەویش هەر گروپێکمان دروست کردبوو هەر لە خۆم بوو گروپەکە حەو ئامێرەم عەزەف کردبوو ئەمەیان شەشم عەزەف کردو دەهۆڵەکە بەجیا دەهۆڵەکە و سامپلەر بوو هێنام بووم هەر من لەوەتی دەسماوەتە مۆسیقا و گۆرانی کوردی حەزم بە ئامێرە میلیەکان بووە باڵەوان و ساز و شمشاڵ و تار و دەف و دائیرە و زەڕب و ئەمانە هەر هیوایەتێکی مناڵی خۆم بووە گلەیش بێ ئەمڕۆ هیچ ئامێرێک لەگەڵ خۆنێنا ئینشاءڵڵا بۆ کلیپی وەڵاهی ڕاستی ئەمە دەکەن ئینشاءڵڵا بە تایبەتی نەوتم تا منیش پێی وەڵامەگینە پێی بۆیە باشتر بوو بەڵێ خۆش دوو کلیپی تیشمان بەدەستەوە ئینشاءڵڵا دوای ئەوەگەت گونجا ئەیهێنین لە خزمەتانە ئینشاءڵڵا زۆر سپاس مامۆستا کارکردن لەگەڵ کاک بەرزانە چۆنە کاک بەرزان تۆ وای دەنە کاگەولێنیە کاک بەرزان وەڵا من تووڕۆشتی وانە نەوەڵڵا کە ئەیبینی زۆر کەسێکی تووڕە دیارە بە زوار نییە کاک بەرزان شەڕێکی ساردیشمانێ بۆی ڕیاڵ و بەرشەوە بەستقینە زۆر بە تایبەتی دڵی مۆسیقی دڵی گۆرانی بێژ ڕائەگرێت چۆن جەوەکەی پێخۆش بێت سروشتی کوێی بەدڵ بێ ینی قسەی ئەەکەی لەگەڵ گۆڕیتەوە تەماشاکە ڕێکی کاک بەرزان جوانە ئیتر ئەو شوێنەکە اختیارێکە بە تایبەتی ئەچێتە دڵتەوە من جاری وایە پێم وتووە کاک بەرزان بۆ لێات تەسویرێنەکەین لە چاوی منەوە زۆر جوان بوو بەڵام لە چاوی کامێرەکەی ئەو لەوانێ فەرقی هەبوو دوایی تەماشام کردووە بەڵە بە دوایە کاک بەرزان ئەو شوێنەی زۆر جوان هەڵبژاردەوە بۆ تەسویرە پیشکردن لەگە کاک بەرزانە زۆر تایبەتە جێگەی شانازی هەموو کاتێک پێم خۆشە لەگەڵیا بووم چگەلەوە کاک بەرزان وێنەگەر بوو لە یەکێک لە بەرنامە زۆر جوانەکانی دەستگای میدیای کورسات کەویش بەرنامەی هەڵوێستا چووکە وەکو وتە وێنەگرێکی زۆر زۆر بەتوانە لێ کاک بەرزان پێمان بڵێ تەجروبەی خۆت لەنێو ئەو بەرنامەی هەڵوێستا چۆن بوو کە تۆ وەکو وێنەگرێک بەشدار بووی لەگەڵیانە بەڵێ بەرنامەی هەڵوێستێکە لەو بەرنامانەی کە باسی ڕووداویشمان بکە لێتان بەسەراتێت چاچیمان بەسەر نهات دووەم بەرنامە بوو ئەم ڕەمەزانە بەشی دووەمی بەرنامەی هەڵوێست بوو بەشی یەکەمی شەر من وێنەگر بەشداریم کردووە هەنجار هاوکاریشم هەبووە لە پێشتر کاک بەرهەم لەگەڵا بۆ وێنەگر ئێستاش ئەم ڕەمەزانەش ئەم بەشەش کاک شاهین بەڵامەکو سەرپەرشتیاری وێنەگرتن و سەرەکی خۆم بووم کامێرای سەرەکی بەرنامەی قورس بوو بۆ من قورس بوو لەوە ڕوای من تۆزێک کەسێکی عاتفیم کاسێکی عاتفیم یاگنی هەنی حاڵەت گەشتۆتەوە پێم کە کاتی وێنەم گرتووە بە تایبەتەوە دیمەنی ئەو مناڵی کە نەماوە هەتا دیمەنێکم دوای ئەوە پێما بێ ئاماژەشی پێکرا لە بەرنامەکەیە کە ڕیکۆرد کێشەیەکی تەکنیکی بوو بەڵام من ناتم و یعنی ئەوە تاسیری لێ کردم دیمەنی دوای ئەومان دەست پێ کرد بیرم چۆ ڕیکۆردکەم
کاک بەرزان جا ئێوە چیتان لە من نەکرد هەتا بۆ پاشم سەیری بەرنامەی ئێوەمە کرد بە تەنیا بووم ئەمە گریام بە دیار بەرنامەکەتان کاک سامانە بوتم کاک سامانی و بوواکەن وڵی من کە خۆم لە ئێرە ئیشەکە مۆزامەوە ئاکتینگە بەڕاستی دڵم پێی زۆر کەس هەبووە لە مارکێتەکە چێک هەر لەوێ کاشێر بوو بەڵێ ئەمە ئەیزانی ئێمە خۆمان ئامادەکاریمان کردو ئەیزانی بەرنامەی پێمان وتووە تو ئیشی خۆ بکە بە ئیشی مارکێتەکەنەوە ئێمە تەمسیلی خۆمانەکەن ئەیزانی لە هەمان کاتەکە ئەیزانی ئەمانە ئەکتەرن نیەن لێرە نواندنەکەن واش دڵی پڕ بوو تەسیری دەکرد باش تەسیری تێبیدا خەڵکێکی ئاسایی کە ئاگادار نییە بەڵام بەرنامەیەکی زۆر باشە لەبەرەوەی ئەبێ زۆر خەڵک بە ئاگا بێنێتەوە بەداخەوە تووشی کۆمەڵێک موقف بووین لەو بەرنمەیە کە کەسانێک هاتوبوونیان و بۆ پێت نەوتوینەمە کەمەرەی شاراوایان بەرنامەی بەڵێ ئەکتینە تا ئێمە تەداخولکەین وتم خۆشی دەزانی ئەڵێ چی یعنی کە بزانی کامێرە بۆ دانراوە شتێک ئامادەی تەمسیل بکەی ئامادەی خۆ بنوێنی لەبەرەوەی لە کامێرای دەرکەی بەس ئامادەنی بۆ واقعی ویژدانت بجوڵێنی بۆ کەسێک کە پێویستی بە شتێکە هاوکاربی بەڵێ زۆر ڕاستە بەڵام هەڵوێستی زۆر جوان هەڵوێستی زۆر جوانی تیا بۆ بەدڵنیە بە زۆر کات تەسەوەر لەسەر کامێراکەم لە ئەکتەری خۆمان پاس بووم یعنیەوە منیش چوو بوومە دەورەکەەوە ینی کە خۆم وێنەگری ئیشەکە بووم حەزمەکەم و ئەوکتەرە کۆتایی پێبێنن بەسە دیمەنەکە بپڕن تا من خۆم تەحەملم نەما کاتما کرد دەستە خۆشە کاک بەرزان سپاسەکەم کاروانیش بایەک ئاماژەی تر بەم ئیشەی کاروان بکەم لە ئیشەڵا لە دواتوە لە دوای جەژنی ئەم لە دوای جەژن چەند میوزیک کلیپێکی تری زۆر تایبەت ڕێگویستم ئەوەتان لێ پرسم یعنی بەرهەمینۆتانە بێەوە لە دوای جێژن بە دڵنیایی بەڵام بە ستایلی جیاوازمانە نیە لە ناو سروش تا بێ بەس بێگومان دوو کلیپیان سێ کلیپی زۆر تایبەتی تر هەیە ئیشەڵا دوای جەژن مۆسیقاکان وا پێویستەکان ستایلەکانی بگۆڕێوەکو بەڵێ ئیشەڵا ئەو بەرهەمانەمانەیە بە شێوەیەکی تایبەت ئامادە بن و ئێمەش لە کورسات مەگەزینەوە بینەرانی پەخشەکەین کەواتە بۆ کۆتاجار حەزەکەم پەیامی خۆتان بگەێنن بە بینەرانی کورسات و کورسات مەگەزین بۆ جەژن وڵای من پڕبەدڵ زۆر سپاسی ئیدارە و بەڕێوەری کورسات دەکەم تایبەتی کاک دێرین کە زۆر بە شێوێکی زۆر جوان پێشوازی لە مۆسیقاکانی من کرد 11 پارچە مۆسیقا بوو زۆر یعنی هەتا وتی مۆسیقای داهاتوش بێجگە لەمانەکە تۆمارەکەیت پێمان خۆشە هەر لە کورساتە میشتم پێم بە شانازیەوە من هەموو ئیشەکانم لە کورساتە بووە ئینشاءڵڵا ئەو کلیپانە جێبەجێ بێت و کاری جوانتر و باشتریشمانە بێت بە هیوای کاری زۆر جوان و باشتر کاک بەرزان فەرموو وڵی هیوای سەرکەوتن بۆ بەرنامە جوانی مەگەزین و بۆ سەرجەن هاوڕێیان مەخوازم ئەم بۆ خۆشمان بۆ کاکەروانی بەڕێزیش بە هیوادارم ئێمە لە خزمەتێن هەر کات پێویستی بە من بوو من لە ڕووی وێنەگرتن و کاری کلیپەوە چوکیەکەم ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو بینەرانی ئازیزی کەناڵی کورسات هەیە و هەمیشە لە جەژن و خۆشیابن زۆر سپاس دەستان خۆش جا قسەی شیرینیشمان کرد و بە نوخلەکانیشمان هەڵگرین دەستە خۆش زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە دووبارە زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئامادەبوونتان بە هیوای بەرهەمی زۆر باشتر و جوانتر بۆی ئێمەش لە کورسات مەگەزینەوە نمایشی بکەین زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس